ئەو نەخۆشیە خەڵکێکی ئاسایی لە ماڵەوە بەبێ هیچ فەحسکردنێک باشە نیشانەی زۆر باو دووبارە بووە لە بۆ ئەو نەخۆشیانە لە بۆ ئەو نەخۆشی نیشانەکانی چین؟ بەڵێ ئێمە گەر بین باسی کێشەکانی پرۆستات بکەین نیشانەکان بە جێرەی تەمەن دەگۆڕێتن بە جێرەی نەخۆشیەکە دەگۆڕێتن سەبارەت بە هەوکردنی پرۆستات نیشانەکەی وا دەبێتن نەخۆشەکە ئازاری دەبێتن لە ژێرەوەی و خوارەوەی زیچی میزی بە زەحمەت دەکاتن زوو میز دەکاتن بەردەوام ژان و عارەقەکردن و ئەوە کاتێک التیابەکە بە قۆت دەبیشەوان عارەقە دەکاتن و ئازاری دەبێتن لە کۆتایی میزکردن یان لە کاتی میزکردن یان لە کاتی ڕەحەتبوون ئازاری لە بۆ دروست دەبێتنەوە لە بۆ تەمەنانەیە کە وتوان سەروی باڵغبوون و 20 ساڵیەوە تاوەکەی تەمەن کە التیابی پرۆستات ڕوو دەداتن کێشەی گەورەبوونی پرۆستات نیشانەکانی نزیکە لەوە چەند نیشانەیەکمان هەیە لەوە زوو میز دەکاتن بە زەحمەت میز دەکاتن هەز دەکا میزەکەی تەواو بەتاڵ نابێتن شەوان زوو هەردەستەوە میز زۆر هەری دەستێنتەوە ئەوە چەند نیشانەکە کە لەگە گەورەبوونی پرۆستات دەست پێ دەکاتن و نەخۆشەکان هەستی پێ دەکەن ئەوە سەبارەت بە کێشەی گەورەبوونی پرۆستاتە ئەوەی کە کێشەیە و زۆر جێسەرنجە شێرپەنجەی پرۆستات نیشانەکانی لەوانە جیان نییە لەبەرەوە ینی ئەو نیشانانە کە لە تەمەنی گەورەوەی ڕوویدا زەڕۆڕە زوو دکتۆر دەستنیشانی بکاتن و چارەسەری لە بۆ دابنێتن ینی هەمان نیشانەیە بەڵام کاریگەری گەورە دەبینیتن لە دەستنیشانکردنی ئەو حاڵەتە بۆیە نیشانێکی تایبەتت نییە بە شێرپەنجەی پرۆستات ئیلا ئەگەر شێرپەنجەکە زۆر پێشکەوتوو بیتن بڵاو ببێتەوە گەیشت بێتە دەوروبەری ئەو کات قاز ئەستوربوون ڕۆداتن یاخود گەیشت بێتە ئێسکەکانی پشت ئەو کات ئازاری ئێسکەکانی پشت ڕوودەداتن یاخود شکانی ئەو فقراتانە ڕوودەداتن ئەوش زۆر مەرحەلەی تاو پێشکەوتووە چارەسەری ئەو کات زۆر زەحمەت لە یەک لەوانی کە بەکەوتا مەرحەلەکان ئەدڤانس دەبڵێ بەرەو پێش چووە نەخۆشیەکە و چارەسەری زەحمەتتر دەبێتن ئەو کات هەتا پرۆستاتەکەش ئەو کاتجارێ ناتوانانی هەڵیگری لە بەرۆی دەوروبەری هەر هەمووی تووشی ئەو نەخۆشیە بووە و گواستراوەتەوە لە بۆ شوێنەکانی تر ئەوەش لە حاڵەتێکە ئەگەر ئەو نیشانانە هەبوون لە تەمەنی 36 ساڵیەوە نەخۆشەکە ئیهمالی کرد زوو سەردانی پزیشکی پسپۆڕی نەکرد و دەستنیشانی حاڵەتەکەی نەکرا چکە ئەو کات ئەگەر گەورە بوون بی ئاسانە چارەسەرەکەی ئەگەر التیهابی ئەویش ئاسانە چارەسەرەکەی ئەگەر شێرپەنجەش بی کە زوو سەردانی پزیشکی پسپۆڕی کرد و دەستنیشان کرا ئەویش چارەسەرەکەی ئەگەر لە بیدایەتەکانی بوو ئاسانە بەڵام ئەگەر پێشکەوتوو بۆ ئەو کات زەحمەتە هەم نەخۆشەکە کێشەی زۆر دەبی هەم دکتۆرەکەش ناتوانێت کۆنتڕۆلی حاڵەتەکەی بکات 100%.